بە سپۆنسەری دەستگای میدیای کورتسات لە گەلەری ئێستا پرۆژەی وشکەڵان کە پرۆژەیەکی هونەری هاوبەشە و تیایدا ژمارەیە هونەرمەند بەشدارن بە میدیەمی جیاواز و لە چوارچێوەی کۆنسێپتێک کارەکانیان دروست کردو و بە سەرپەرشتی ئاکام شێخادی ئەم پرۆژەیە بەڕێوە دەچێت. زانیاری زیاتر لە پایامنێرمان ڕێژنە ڕزگار وەردەگرین. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سلااو لە ئێوە سەوسان ئێرە گەلەری ئێستاە لا کارگەی کللتوری شاری سلێمانی ئەمڕۆ بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات پرۆژەی وشکەڵان نمایش دەکرێت. سەوسان لێرە پرۆژەی وشکەڵان پرۆژەیەکی هوەریە وەک خۆت ئاماژەت پێکرد کۆمەڵێک هوەرمەند لە کوردستان و عێراق و دەرەوەی کوردستانیش بەشداریان تیا کردووە باس لە گرنگی پرسی ئاو و کەش و هەوا دەکات لە کوردستان و عێراق. من بەڕێز گەیلان عەبدوڵای لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان هوەرمەندی بەشدار بووی ئەم پرۆژەیان ببورن. کاگەیلان بە ئەرێک نەبێ بفەرمیتێرە زۆر سپاس دەکەم. دەستەکان نەخۆش بێ. پێمان خۆشە بزانین بەڕێستان وەک هوەرمەندێک بە چ میدیەمێک کارتان لە پرۆژەی وشکەڵانە کردووە. سەرتا زۆر بەخێر بێن. من لێرە بەکارێکی ئەنستلیشن بەشداریە و پرۆژەیەم کردووە. ئەمە زنجیرە پرۆژەیەک بوو خۆی لە سەرچاوە لە ئیشێکی ئاکام شێخادیەوە دەگرێت بەڕاستی کە لە بەسڕا و لە بەغدا نمایشی کراوی لەسەر پرسی ئاو مەسەلەن ئەمە چۆن بتوانین قەیرانی ئاو لە ڕێگەی پرۆژەی هوەریەوە وەکو هەمەسەن حاڵەتێکی وشارکردنەوە بە خەڵکی ڕابگەێنین. دوای ئەوەی ترێمە هاتە هەولێر لای من بەیەکەوە قسەمان کردو بۆی پرۆژەکە دەوڵەمەندکەین نیش پرۆژەیەکمە بوو لەسەر ئاو چۆن بیکەین ئیتر لەوە سەرچاوی گرم پرۆژەیە. ساڵی پار بە من و ئاکام هەر ڕێخەری بوو بە هاوکاری قونسڵی بەریتانی پرۆژەکەمان جێبەجێ کرد لەگە کۆمەڵێک هوەرمەندی تر هاتنە ناوەوە. ئیتر ئەم ساڵیش هەمان ئەو پرۆژەی هەولێرمان هێنا سلێمانی هەم لێرە دیسان بەڵام هەندێک هوەرمەند چوونەتە دەرەوەوان دەگو هوەرمەندتر هاتوتە ناوی تر مەسەلەن هوەرمەندی جیایتیایە کوردی تایە عەرەبی تایە ئەجنەبیش تایە. بەڵێ کاتە هوەرمەندان بەگشتی دابەش بوون بەسەر دوو گروپدا ئێوە چۆن توانیوتانە کارەکانتان گرێبن و لە پرۆژەیەکی لەم شێوەیەدا نمایشی بکەن. خۆی کاتێک مەسەلەن ڕێخەر پرۆژەیەک ڕادەگەیەنی کۆنسێپتێکی هەیە بیرۆکەیەکی هەیە ئیتر هوەرمەندەکان لەژێر ئەم کۆنسێپتە کۆ دەکاتەوە. هەمان مەسەلەن ڕێخەر هەیە ئەو هوەرمەندانێک کە کاری هوەریان هەیە بانگێشتیان دەکات یان ئەوە تا مەسەلەن بیرۆکەکەی ڕادەگەیەنی هوەرمەندان لە ڕێگەی ئەم بیرۆکیەوە کارە هوەریەکانیان جێبەجێ دەکەن. دیارە ڕێخەریش لێرە کۆمەڵێک هوەرمەندی خۆی دەستنیشان کردووەوەی کە با بڵێن خۆی سەرنج ڕاکێشە لای ئەو وە کارەکانی شەمان هەمووی مەسەلەن پەیوەندی کە بە ئاوەیە ئیتر کۆی کردوونەتەوە کردێتە بە نیمایشێک لێرە. کاتە سەرجەم هوەرمەندان بە یەک کۆنسێپت کارتان کردووە؟ هەمومان لەسەر پرسی ئاو لەسەر قەیرانی ئاو ئیشمان کردو بەڵام بە میدیەمی جیاواز بە کاری جیاواز هەمانە بە فۆتۆگرافی ئیشی کردووە هەمانە بە ڤیدیۆ ئارت بە ئینستلیشن بە پینتینگ یان بە تابلو بەشداری کردووە تاو بگرە دیجیتەڵ ئارتیشی تیا. بڵێ بەڕستان باستان لە ڕێکخەر کرد بۆ ئەم جۆرە پرۆژانە تا چۆنێک بەلای ئێوەی هوەرمەندانەوە گرنگە کە ڕێکخەرێکە بێ بۆ کۆکردنەوەی هوەرمەندان یاخود بۆ ڕێخستنی کارە هوەریەکان و نمایشکردنیان لە پرۆژەیەک و پێشانگایەکدا. خۆی لە هەموو دنیا ئێستا مەسەلەن لە زانکۆکان بەشێکێ لە بەشی شێوەکاریە ماپینگ دەخوێنن ئەمە چی ئەمە ڕێخەر دروست دەکەن. خۆی ڕێخەر بەڕاستی با پێ بڵێم حقەتەگەیەوێ ڕێخەر هوەرمەند نییە بەڵام شارەزای لە هوەر شارەزا لە ڕێخستن لە ڕکۆکردنەوەی هوەرمەند لە پەیداکردنی سپۆنسەر ینی مەسە ئەوە ئیشی ڕێخەرە بەڵام لە کوردستان ئەمە نییە ئیتر هوەرمەندەکان جاری وایە بەپێی ئەزمموی خۆیان دەبن بە ڕێخەری باش و کۆنتاکتیان ئەو کەسەی مەسە لێرە کە کۆنتاکتی باشی هەبوو هوەرمەندەکان بە باشەوەی بناسێ ئیتر ئەوە دەبێتە ڕێخەرێکی باش. بۆ هوەرمەندانیش ڕێخەر بوونی زۆر گرنگە لە بەرەوەی جاری وایە هوەرمەند مەسەن لە شارێکی دوورە دەست دەژی ئەو ناگەیشتە ئەو شوێنێکە نمایشی دەکراوە ئەمە لەس ئەرچی ڕێخەرە بۆ کارەکەی جێبەجێ بکە بە پرۆفیشناڵی بەڕاستی. بەڵام دوو نمایشەم لەگەڵ ئاکام شێخادی دەیکەم تا ئێستا لەگەڵی مرتاحم باشە دەستی خۆش بێت. سپاس دەستان خۆش بێ. کاگەیلان ئەمە بپرسم هوەرمەندان بەردەوام پەیامیان هەیە لە هەموو بارە جاجاکاندا لێرەیە ئێوە وەک هوەرمەند پەیامتان چیە ئامانجتان لە ئەم پرۆژەیە چییە؟ مثل هوەریش شانبەشانی زانست دەوری زۆر گرنگیە لە وشارکردنەوە خەڵک ئەگەر زانست
پێشنیاریان دەشتێ بکە بۆی کە بڵێ مەسەن تا 50 ساڵی دیکە زۆربەی شارەکانی خواری و عێراق بە بیابان دەبن ئیتر وێنەریش ئەرچی ئەو ئەرکە قورسەی هەیە لەسەر شانی بۆی خەڵک ئاگدار کاتەوە بۆی مەسەن وشاریان کاتەوە کە ئاو بە فکرۆ نەدەن ئیتر ئاویش باەخێکی زۆر گرنگی هەیە وەکو ئێستا شەڕی دنیا گۆڕاوە چەند ساڵی دیکە لەوانەیە شەڕی ئاو لە بینی زۆربەی وڵاتەکان هەیە ئەو زۆربەی ئەو وڵاتانی دەوروبەرمان ئاویان لەسەر ئێمە گرتوتەوە مەسەن قەیرانی ئاو لێرە وشکە ساڵی لەو سەرەوە دروست دەبێت ئێمەش لە ڕێگەی کارە هونەریەکان مەسەن خەڵک ئاگادار دەکەینەوە ئاو بە فێڕۆنەتەن دەستی پێوە بگرن ئەمە سەرچاوێکی گرنگی ژیانمانە ئیتر دەبێ مەش هەر کەسە بەرپرسیارەتی بێ ئەمەیە هونەر مەسەن بمانەوێت لە ڕێگەی هونەرەوە چۆن تاچی بەرامبەرمان ئاگادارکەینەوە. بەنیازن ئەم پرۆژەیە زنجیری لە دوا بێت و لە دەرەوەی کوردستانیش نمایش بکرێت. ئەو تقریبان با بڵێن ئەو پرۆژەیەوە هەولێر و سلێمانی بینی ئیتر ئەو دەگەڕێتەوە سەر ڕێخەرەکە خۆی تا چەند لە ڕێگەی کۆنتاکتەکانیەوە بتوانێت مەسەن ڕەنگەگە ڕۆژێک لە ڕۆژان سپۆنسەرێکی باشی بتوانێت و کارانە ببرێتە دەرەوە بەڵام دڵنیانین بەڵام بەرنامەشە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز گەیلان عەبدوڵڵا کە هونەرمەندی بەشدار بووی ئەم پرۆژەیان. بەڵێ سەوسان ئەمڕۆ کاتژمێر 5 با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات لە گەلەری ئێستای کارگەی جگەرەکە لە شاری سلێمانی ئەم پێشانگایە دەکرێتەوە. ئەوەی جێی خۆشحاڵیە ئەم پێشانگایە خودت ئەم پرۆژەیە ماوەی 20 ڕۆژ لە شاری سلێمانی بەردەوامی دەبێت. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانە.